گفتگۆکەین لەبارەی دۆخی کورد لە ناوچەکە لە چوارچێوەی پێشهاتە نوێیانەی کە هاتوونەتە پێش با بزانین ئەوەی کاتۆتە پێش کورد دەتوانێت وەکو وەلێک بیقۆزێتەوە و دەستکەوتەکانی کە بەدی هاتوون لە باشووری کوردستان ئەم لە ڕۆژاوای کوردستان تۆکمەتریان کا بەرەو پێشیان ببا و سنوورەکانی خۆی باشتر بپارێزێ و حکمڕانی تێدا بکە یان نا ئەگەر هەندێک هەڵە بکەین ڕەنگە ئەوەشی کە هەیە لە دەستمان بچێ و باسێکیش لە دۆخی باشووری کوردستان دەکەین کە بەو ئەزمونەی کەیەتی لە حکمڕانیدا توانیوێتی لەم کاتە ئەستیارەدا ئامادەکاری بکە بۆ وەرپێشاتێک کە بێتە پێشەوە ئەم بابەتانە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز عارف قوربانی نووسەر و چاودێری سیاسی ڕاستەخۆ لە ئەڵمانیەوە لەگەڵمانە کاک عارف سڵاو لێبێ ئەم کاتت باش سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەکە بڕوانینی تۆ دۆخی کورد لە ناوچەکە لە دوای کەوتنی بەشار ئەسەدەوە تایبەت لە ڕۆژاوای کوردستان بەکوێ دەگا ئەو حکمڕانی کە هەیەە لەوێ تۆکمەتر دەبێ بە پشتیوانی وڵاتانی ناوچە با بڵێن وڵاتانی زلێز یا خۆت نا ئەگەر هەڵە مامەڵە بکەین ڕەنگە لە دەست بچێ. سڵاو بۆ جەناب و بۆ بینەرانشکە فرانکۆ بە دڵنیاییەوە کەوتنی بەشار ئەسەد کردنەوەی دەرگای گۆڕانکاری گەورەیە لە ناوچەکە و چاوەڕوان دەکرێت پێشاتی زۆر بێنە پێش چ بە باش و چ بە خراپ کەوتۆتە سەر ئەوەی ئامادەکاری هەر یەک لەو هێزانەی لە ناوچەکەیان چی دەچنەوە لەم گۆڕانکاری و لەم ڕووداوانە پەیوەست بەمەش کورد وەک کارکتەرێکی سەرەکی لە ڕۆژاوای کوردستان و لە ناوچەکە بەگشتی چاوەڕوان کراوە پشتی ئەم گۆڕانکاریانی بەردەکەوێت بەڵام پرسیاری گرنگ بۆ ئێمە لێرەدا ئەوەیە کام کورد لە کاتێکدا لە ئەم گۆڕانکاریانە ئەومان لێ دەخوازیە دەبێت کورد خاوەن پرۆژەیەکی دیاریکرااو بین و هەمومان لە چواردەوری بەرەیەکی یەکگرتوودا دەست بگرینە پرۆژەیەک و داخۆشی دەبکەین هیچ کات ڕەنگە بە ئەندازەی ئێستا پەرتەوازە و پارچە پارچە نەبووێتین کە ئەمە من پێم وایە یارمەتی دەر نییە بۆی کورد بتوانێت دەستکەوتی باش لە ئێستاە بچنێتەوە بە دیاریکراویش لە ڕۆژاوای کوردستان دەبێت حقیقەتێکی تاڵ هەیە بیبینین ئەویش ئەوەی ئەم گروپانەی کە ئێستا هاتوونەتە سەر حکوم کورد بە هاوبەشی خۆیان نازانن لەوەی بەشدار بوو بێت لە ڕوخاندنی ڕژێمی بەشار ئەسەد و ڕوخاندنی ڕژێمی بەعس و بە پێچەوانەوە کورد وەکو لەمپەرێک لە بەردەم خۆیانە دەبینن کە لە ڕابردووە ئەوان هەموو ینی ئەو قوربانیانەی کورد بەخشیوێتی بەشی زۆری دژ بەم گروپانە بووە چکە لە ئەرزی واقع و لە حقیقەتیشدا ئەمانە کۆمەڵی گروپی تیرۆریست بوون و ڕفتاریان زۆر ڕفتاری داعش ئاسا بوو و استراتیژیان ئەوە بوو کورد جینۆساید بکەن کورد لە ڕۆژاوای کوردستان ناچار بوو ئەو چەکەی کە بەدەستێەوە بوو و ئەو توانە و ئیمکانیاتی هەیبوو لە بەرامبەر ئەمانەیە بەکاری بێنێ بۆ پارێزگاری لە گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان ئێستا هاوچێشەکە بە جۆرێک گۆڕاوە ئەمان هاتوونەتە سەر دەسەڵات و ئەمان لە ناوەندی دیمەشقەوە ئێستاتی ڕوانینێکی باشیان نییە بەرامبەر بە کورد لە بەرامبەر ئەمەشدا یعنی گروپێکی تری کوردی هەن کە نزیکن لە تورکیا ئەنە کەسا و کۆمەڵی هێزی سیاسی کوردین ڕاستە هێزی چەکدار بین بەڵام ئەوانەش وەتێکی سیاسین ئەمانەش نزیکن لە تورکیاش ئەمڕۆ هەژمونێکی زۆری بەسەر ئەم هاوچێشانەی سووریا هەیە لەمەش مەترسیدارتر ئەوەیە کە گروپێک لە ناو تەحریر شامیش هەیە وەک باز دەکرێت نزیکەی 3000 چەکداری کورد لە ناو تەحریر شامن بۆیە کە دێتە سەرباسی کورد لە ڕۆژاوای کوردستان کورد ئەم پەرتەوازە و پارچە پارچەیە یعنی نازان لێ بڵێ لەگەڵ کام تەرەفی کووردا تەعاملەکرێیان کام تەرەف بۆی هەیە بە نوێنەرایەتی کورد مامەڵە بکات بێگومان ئێمەمانان هەمومان لە دیدی ئێمەمانانەوە لە ئەسەر ئەرزی واقعیش کورد ئەو هێزانن کە ئێستا لەسەر جوگرافیای کوردستان توانی ویانە پارێزگاری لە میلەتی خۆمان بکەن دەوێت و ئیدارەیەکیان بۆ خۆیان دروست کردووە دۆخی خۆیان بەڕێوە دەبن بەڵام وەکو وتم ئەم دەسەڵاتدارانەی ئێستا چ لە دیمەشق وەچ ئەو هێزە هەرێمایەتیەش کە هەژمونی بەسەریانەوە هەیە ئەم هێزە کوردیە بە نەیاری خۆیان دەبینن ئەوەی وەکو مەترسی لێرەیە دەیبینم و ئێستا تۆنی دەنگی ئەوروپا و ئەمریکاش تا ڕادەیەک گۆڕاوە بەرامبەر بە کورد ئەوەیە کە خەریکە کورد دەخرێتە زاویەکەوە لەوێ وەکو گروپێکی چەکداری یاخی مامەڵی لەگەڵ بکرێت ئەمە دۆخێکی زۆر مەترسیدارەوە پێشاتێکی خراپە بەڕاستی ئەگەر تەماشا بکەی دوێنێ وەزیری دەرەوەی ئەڵمانیا یعنی لێدوانێکی زۆر پێچەوانەی هەڵوێستەکانی ئەڵمانیا و پێچەوانەی چاوەڕوانی خەڵک بۆ وڵاتانی ئەوروپا و بە دیاریکراویش بۆ ئەڵمانیا داواکە کە دەبێت گروپە چەکداریەکان چەک بکرێت لە کاتێکدا کەس داوای ئەوە ناکە بەرەی نووسرە چەک بکرێت کەس داوای ئەوە ناکە ئەو گرۆپە چەکدارانە چەک بکرێن کە ئێستا بە تەوجیهی تورکیا و هێزەکانی ئۆپۆزیسیۆنی سووریا ڕۆژانە
پەلاماری ناوچە کوردیەکانە دەن لەم دۆخە هەستیارەیە تەماشاکەی خەریکە گوشارێک خرێتە سەر کورد باس لەوە دەکرێت کە دەبێت کورد چەکی لەدەست دەمێت من 3-4 ڕۆژ پێش ئێستا لە بەرنامەیەکی تریشەکە هێشتا قسە نەبوو لەسەرەوەی کورد چەک بکرێت هەستم بەم مەترسیانە کرد بۆیە زۆر تەکیدم لەسەرەوە دەکرێت کورد بە هەر وەسیلەیەک دەبێت پارێزگاری لەوە بکەم چەکە بەدەستیەوە بمێنێ وای دەخوێنەوە پاشخانی فکری ئەم هێزەی کە ئێستا هاتوۆتە سەر حکم و ئەو خەلفیەتەش کە بینیمان لە 10 ساڵی ڕابردوو ئەوەمان پێ دەڵێت کە داهاتوێشی مەترسیدار ڕوبەڕووی کورد دەبێتەوە ئەوەی دەبێتە مای دڵنیابوون بۆ کورد ئەوەیە کە دەبێت بە هێزی بمێنێتەوە لەیانە هێزیش لە دووشتەوە سەرچاوە دەگرێت یانەوەی گەر بتوانن بەرەیەکی کوردی دروستکەن دەبنە قوتێکی کاریگەر بۆ دۆخی سەقامگیری سووریا پێویست بۆیە دەبێت ئەم بەرەیەش لە هاوچێشەکانی احتیباری بۆ دابنێت باشە هاوچێشەی دووەمیش لەم پرسەدا پەیوەندی بە چەکی دەستی کوردەوەی کورد تا چەند بەهێزە دووشتیش ئەمە زامنەکە یەکیان پاراستنی ئەو جوگرافیایە کە لەسەرین دووەم ئەو چەکەیە کە بەدەستیانەوەیە و من بۆیە لێرەشەوە هەر هیواخوازم مێدی ئەوە دەخوازم کە هەوڵ درێ هەرێمی کوردستان کورد لە هەر شوێنێکی دنیا دۆستەکانمان وشار بکەین لەوەی بەرەیەکی کوردی لە ڕۆژاوا دروست کرێ بە پەلۆ بە خێرایی و پرۆژەیەک مەترح کرێ بۆ چارەسەری پرسی کورد لە ڕۆژاوای کوردستان و لە سووریا لەگەڵ ئەوەشدا دەبێ هەوڵ بدرێ دیفاع لەوە بکرێ ئەم جوگرافیا بە دەستی کورد بمێنێتەوە و ئەم چەکە لە دەستی کووردا بمێنێت باشە کاگەر باسی و لە دوانەی وەزیری دەروی ئەڵمانیان کردەوە دوایەوە هات کە لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا دانیشتنیان کردووە یەکتریان بینیوە ینی پێ دوایە ئەم گۆڕانکاریە خێرایە لە هەڵوێستی ئەڵمانیا بۆ هەندێک لە چاودێرانیش بجێ گومان بوو ینی لە چیوە سەرچاوی گرتووە بۆ ئەوها بە خێرایی گۆڕان لە هەموو وڵاتانی ئەوروپا زیاتر مهتەمە بە قەزەی سووریا ئەوش لەبەر ڕێژەی ئەو پەنابەرە زۆرەی کە ئێستا لە ئەڵمانیا و لەبەر ئەو ترسی ئەوەی کە پەنابەری تر ڕووکاتە ئەڵمانیا چکە کە دێنە ئەوروپا بە شێوەیەکی گشتی پەنابەر زۆری ڕۆکاتە ئەڵمانیا لێرە دەژی و هەموو گۆڕانکاریەک لە دنیادا کە سیستەمێک ئەڕوخێ لە بەرژەوەندی تەبقەیەک خەڵکە و لە زیانی تەبقەیەک خەڵکی ترە ئێستا هێشتا ڕووداوەکان زۆر گەرماوگەرمن هێشتا ڕەنگە یعنی لە داهاتووە ڕووداوی تر ببینین لە سووریا چۆن ئەم تۆفانە دەنیشێتەوە خەڵکێکی یەزگار زۆریش کە تابع بە ئەسەد بوون و سەر بە ڕژێم بوون بە دڵنیایەوە ئەوان ڕەنگە بکەونە بەردەم حەملە و تۆڵەکردنەوەی ئەم دەسەڵاتە تازایی کاتۆتە سەر حکوم بۆیە چاوەڕوانکراویشە خەڵکێکی زۆر لە سووریا جارێکی کەش ئاوارە بێت یەکێ لەو وێناکردانە بۆ مووقفی ئەڵمانیان مەبەسم لەوە نییە کە داوای چەکدانانی کوردەکان نا هەڵوێستی ئەڵمانیا بەرامبەر بە سووریا جارێ ڕەنگە پەیوەندی بۆ بێ من وای دەخوێنمەوە بۆ ئەوەی کە لێشاوی کۆچی تر ڕوو نەکاتە ئەڵمانیا و دەیەوێت دۆخی سووریا بە جۆرێک وێنا بکە بۆ ئەوی کە پەنابەری تر ئەگەر لێرەشەوە نەگەڕێتەوە یا پەنابەرەکانی تورکیا نەشگەڕێنەوە پەنابەری تر ڕوو نەکاتە ئەڵمانیا و قورسایی نەخەنە سەر ئەڵمانیا بە دیاریکراوی بەڵام ئەوەی کە پەیوەندی بەو لێدوانەوەی کە داوای چەکدانانی کورد دەکات بێگومان هەر ئەمە نییە ئەوەندەی من بیستومە پارەشیان پارەیەکی زۆریش دراوەتە تورکیا لە چەند ڕۆژی ڕابردوو باز لە چەند ملیارد دلارێک یۆرۆ دەکرێت کە ئەوروپا و بە دیاریکراوی ئەڵمانیاش بەشدار بووە پارە دراوەتە تورکیا ئەمەش بەشێکی تری مەترسێکەیە جۆرێک مراعاتکردنی تورکیا هەستی پێکرێت کە خەریکە زیاتر دەبێتەوەی لە پێشترە سیاستیان بەرامبەر بە تورکیا چۆن بوو ئەمە هەم لە ئەمریکا و هەم لە ئەوروپاش و هاتنی ترامپیش جارێککە ڕەنگە ئەم هاوچێشەیە هەر بە قازانجی تورکیا و استراتیژی ئەردۆگان بگۆڕێ و ئەمەش بە جۆرێ لە جۆرەکان دۆخێکی هەر پێم وایە چاوەڕوان نەکراو دێنێتە پێش بۆ خەڵکی کوردستان ئەوەی لێرەدا کاگرانکۆ دەمەوێت بڵێ بۆ کورد گرنگە یعنی سەلماندنی قوتی خۆیەتی من زۆر جار قسەیەکم کردو حەز شەکەم لە هەموو بەرنامەکە تەکیدی لێ بکەمەوە ئەویش ئەوەیە یعنی کورد خۆی نەبێتە سەرچاوی دروستبوونی کێشە کەس بیر لە چارەسەرکردنی کێشەکەی ناکاتەوە یعنی تەماشا بکە ئەم گروپانەی ئێستا سووریا هاتوونە سەر حکم کە تا 3 ڕۆژ پێش ئێستاش ئەمریکا ئەو بڕیاری هەر سارمەفعول بوو کاری پێکرا کە بە حساب هەر کەسێ زانیاریان لەسەر محەممەد جۆلانی بداتێ 10 ملیۆن دلار دەنێت دوێنێ بڕیارەکەیان هەڵوشانەوە تەماشا بکە ئامادەن تەعامل لەگەڵ چێ بکەن گروپێک بووە داعش لە هەنا و مناڵدانی ئەمانەوە سەری دەرهێنا و ئەو ڕەفتارانی ئەمان لە 10 ساڵی ڕابردوو لە سووریا کردیان هیچ جیاوازیەکی نەبووە لە بەرامبەر ئەو ڕەفتارانی کە داعشش کردوێتی تەماشا بکە ئەو ڤیدیۆ و تۆمارە ڤیدۆیانەی کە بڵاو کرانەوە کاتی خۆی و ئێستاش باوە لە بەشێکی زۆری لە تۆڕی کۆمەڵایەتیەکان ڕەفتاری زۆر نائینسانی و دڕندانە بوو ئەم گروپە کۆمەلگەی نێودەوڵەتی دانی پیادەنێ مامەڵی لەگەڵ دەکات
ئەمە جارێ بەرچاویشمان ڕوون نییە لەوەی بە دوور نازان ڕەنگە لە داهاتووە دەرکەوێت کە یارمەتی دەریشی بوونە لەوەی بێتە سەر حکوم ئەوەی ڕوویدا لە سووریا یعنی ڕووداوێکی هەروە ئاسان و سادە نەبوو کە بە ئاسانی ئەسەد بڕوخێ 5,000 چەکداری ئێران لە 24 ساعتە سەحب بکاتەوە رووسیا بکشێتەوە ئەمە چیە لەبەوەی تەحریری شام لە ئیدلیب بۆ هێرشی کردووە بۆ حەلب نه ڕووداوی تر لە پشتی ئەمانەوە هەن سیناروی تر هەن بەڵام جارێ ڕەنگە بۆ خەڵک ئاشکرانە بوو بێتن کە دوور نییە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا شتەیە بەشدار بوو بێتن من بۆ خۆم وای دەبینم بەبەستم لەمە چییە ئەم کۆمەلگای نێودەوڵەتیە ئامادەیە تەعامل لەگەڵ هێزێکی ئاوات ڕەندەیە ئامادەیە مامەڵەی لەگەڵەکە و کۆمەکیشی دەکات بۆ چکە لەسەر ئەرزی واقع هەیە ئەبێت چارەسەری بۆ درۆزرێتەوە ئیتر ئەم چارەسەرە منتەقەیان نامنتەقە بەوەیان زانی و هێنایەتە سەر حکوم ئەمە شتێکی ترە بەس لە دیدی ئەمانەوە ڕەنگە بە چارەسەری بزانن چکە پێیان وایە کە ئێستا بەڵایەک و سەرێشەیشان لە کۆڵوە لەبەرەوە کوردیش دەبێت پند لەمانە وەرگێت کورد چۆن نتوانێت بێتە سەرچاوی کێشە کاگارڤیانی و قسەی خۆت چی بکات هەردانیشین بە دیار ئەوەی چاوەڕێی مافی مرۆڤ و چاوەڕێی دادپەروەری نێودەوڵەتی و چاوەڕێی زۆر جۆم لەوە دەبێت لەم ڕۆژانە بە دیاریکراوی کە مەترسی هێرشەیە بۆ سەر کۆبانی خەڵکی زۆر جیاجیا لە نەخۆی ڕۆشنبیر و سیاسەکانی کورد جۆم لێ بێڵێن هەموو جیهان قەرزاری کووردە ئەبێ جیهان بێ بمان پارێزێت کاکە وەڵا جیهان کەس خۆی بە قەرزاری کورد نازانێت و قەرزاریشت نین لەسەر لە واقعدا شەڕێک بۆ ڕوبەڕووی خۆمان بۆتەوە خۆمان توانیمان خۆمان بپارێزین و ماڵی هەنێ خەڵکیش ئاوا بێت لە وڵاتانی جیهان هاوکاری کۆمەشان کردێت بەڵام چاوەڕێی ئەوە بی جیهان بێت کۆبانی بپارێزێت نەخێر دەبێت کورد خۆی کۆبانی پارێزێت دەبێت کورد خۆمان بپارێزین دەبێت خۆمان برای یەکتری بین کەس برای کورد نییە کورد خۆی نەبێت چۆن دەبێتە مای سەرێشە ئەمە ڕەنگە یعنی هی ئەوە نەبێ ئینسان هەموو شتێک لە میدیاوە بڵێ ئەمە یەک دووهەمیش پلانی وردی دەبێت کورد چی بکات ینی من دەمەوێت ینی شتێکی تریش هەیە بیڵم کاکڕەنگۆ ینی دەبێت خۆمان بخێنە بەردەم هەندێک بەرپرسیارەتی گەورە ئێستا هەندێک خەڵک لۆمەی ئەوە دەکەن پەکەکە بۆ نمونە دەڵێن لە ڕۆژاوای کوردستان بوو بە سەبەبی ئەوەی کە ڕۆژاوای دێت بەڵام لە واقعدا پەکەکە بوو بە سەبەبی ئەوەی ڕۆژاوا دروست بێت ئەگەر پەکەکە نەبووایە لە ساڵی 2012 تاوەکو چواردە دڵنیا بە یاد لە هاتنی داعش کورد نەدەما لەو ناوچێت شتێک نابوو بە ناوی بوونی هێزێکی کوردی لەو ناوچانەی کە ئێستا هەیە مەگەر بۆ نمونە ئەو گروپە چەکدارەتون ڕەوە کوردانی لە ناو داعش و ناو جەبهەت نوسرە بوون مەگەر هێزێکی کوردیان دروست لە وەکو تیرۆریست لەو ناوچانە جینا شتێک نابوو بە ناوی ئەو کانتۆن و ئیدارانەی کە ئێستا لە ڕۆژاوای کوردستانە بوو لە لای من بە تێڕوانینی من پەکەکە نابێ بخێتە بەردەم بەرپرسیارەتی لەوەی بۆ بەو جۆرە مامەڵی لەگەڵ ڕۆژاوا کردو بەعکسەوە دەبێت پەکەکە بخێنە بەردەم بەرپرسیارەتی ئەوەی بۆچی لە ناو تورکیا گوشار ناکات لەسەر ئەوەی سەخت لەسەر ڕۆژاوا کەم کاتەوە لانی کەم ئەگەر لە ڕووی خەباتی چەکداریشەوە هۆناغەکە سەختە بەڵام با دەست بە پرۆسەیەکی ئاشتی بکە ئاشتیانە بۆ نمونە من چەند ساڵێک پێش ئێستا لێدوانێکم هەبوو لەسەرەوەی کە کورد پێویستە لە بەرامبەر ڕەفتاری دڕندانەی دوژمنەکانی بۆ ماوەیەک هەمان شێوە ڕەفتاریان لەگەڵ بکاتەوە بۆی سنوور بەرامبەر تاوانکاریەکان دابنە باشە کاگارف باش سێ و لێدوانەی خۆت کرد بکەم کاڕانکۆ کۆمەڵی خەڵک بوونە محامی بەم لێدوانەکەت وەکو خۆی وەبیرم دێتەوە دەبێ ئێستا بەڕێی من دەبێ ئێستا لانی کەم پەکەکە بتوانێت لە ناو باکووری کوردستانە کاکە 4-5 ملیۆن کوردە ئەستەمبوڵە 1 ملیۆنی بەرە خۆپیشاندان بکەن هەرمان بگرن هیچی ترنا لەسەر جادەکان دانیشە و ڕێگەی هاتوچۆ و ژیان پەک بخە لە ئەستەمبوڵ بە خەباتی مەدەنیانە بە خەباتی ئاشتیانە وشار بخەنە سەر تورکیا بۆی تورکیا یعنی ئەو ڕەفتارانەی واز لێبێنێ کە ئێستا وەکو دژمنێکی سەرسەخت مامەڵە لەگەڵ کوردەکان لانی کەم لە ڕووی میدیایەوە هەڵمەتێکی فراوانتر بکرێ بۆ بەرامبەر بە دنیا بە ئاگا بێنێتەوە لەوەی تورکیا خەریکە دەبێتە یعنی دەبێتە گرێشی کورد دەبێتە گرێشی گەورە بۆ دەسەڵاتدارانی تورکیا لە چۆ باسی کورد دەکرێت ئەمانە هەروەکو دژمنێک سەر بەرزەکەنەوە و ئەیانێ سەرکودیکەن سەرباری ئەوەی کە زۆر هەستەکەی ساڵات بوونە بۆی کەوتن پەلەک و ڕوزێ و پاڕانەوەی ئەوەی ئێمە دژمنی کورد نین و کورد دۆستی ئێمەیە وڵانەی لە ناو خۆ دەستیان پێ کرد کە ئێمە سەرەتا ڕەنگە دید و تێڕوانیەکمان وا بوو دەرگای ئاشتی بەڕووی کووردا بکرێتەوە یا ئەم گۆڕانکاریانە چین هەندێک وا بۆیە چون ڕەنگە پەیوەندی بە مەسەلەی ئیسرائیل و شەڕی غەزەوە هەبێ بەڵام ئێستا کە ئەم ڕووداوی سووریا ڕوویدا نەخێر من تەسەورەکەم دەنێکە ئەردۆگان و تورکیا لە نەخشەدا ڕێژەری یان لەو نەخشەیە بەشدارن ئەم پێشاتانە لە سووریا بێتە ئاراوە بۆ ئەوە بۆ زەمینەی ئەوە خۆش بکەن کە وەکو دوژمن بەرامبەر بە کورد دەرنەکەون ویسیانە دەستپێکی پرۆسی ئاشتی بکەن دەگرای بۆ ئاشتی بکەنەوە دەبێت سەرڕای من کاگارف سەرڕای ئێوەژەوەتان ئێستا کورد لە بۆ نمونار ئەمڕۆ ئێستا لە بەرنمەکەیان من هەواڵیەوەم خوێندەوە کە
سورەیاوەندەر و پەروین بڵدان دەچنە ئیمرالی بۆ لای ئۆجالان لە هەڵبەت ئەمە بە دەمەوەچوونیە و داوای دەوڵەت باخچەلیە کە دەڵێ ئۆجالان دەبێ قسەی هەبێ. یان ئێوان هێشتا بۆ لەو قەناعەتن کە ڕێگە مەدەنیەکان دەتوانێت کاریگەرتر بێ. من لە دوانەکەی خۆت وەبیرێنمەوە ینی کە ئەمێ بزانم ئایا لەسەر هەمان بۆچوونی ئێستش کە ساڵانێک لەمەوبەر ئاماژەت پێکرد دەڵێ گەر مناڵێکی تورک ئەگەر تورک کوردێک بکوژێ ئەبێ ئێمەش مناڵێکی تورک بکوژین. ینی ئەوە بوو زۆر کەس بە فاشیست و بە تونڕە و بەوە تۆمەتباریان نەکردی. ئێستش لەسەرمان بۆچوونی کورد نەخۆشیمان زۆرە. یەکێک لە نەخۆشی هەرە مەترسیدارەکانمانەوەیە ئەگەر من داکۆشی لە میلەتەکەی خۆم بکەم بە منەڵێن ڕاسیزم و کۆنەپەرست و قەومەچی و سەد ناوناتۆرەم لێنن، بەڵام ئەگەر داکۆشی لە نەتەوەیەکی تر بکەم پێیان وایە من دیموکرات خوازم و پیاوێکی مەدەنیم و پیاوێکم ئینسان دۆستم. یعنی ئەو شیوەنەی بۆ میلەتەکەی خۆمی بکەم لە کۆبانی ڕەنگە سەدان کەس بە ڕاسیزم و بە فاشیزم لە قەڵە بدەن، بەس هەمان ئەو شیوەنە بکەم بۆ غەزا پیان وایە من پیاوێکی دیموکرات خواز. یعنی ئەمە نەخۆشیە لە ناو کۆمەلگەی کوردی، دەبێت چارەسەر بکرێ بەڕاستی و چارەسەرشی بۆ نەدۆزینەوە. یعنی دەبێتە کرمێک لە ناو هەناوی میلەتی ئێمەیە کە ڕەنگە داهاتوو زۆر لاوااسترمان بکە بەرامبەر بۆ پێشات و ڕووداوانەی کە دێنە پێش. یعنی من دەمەوێ جارێککە تەجید لەوە بکەمەوە ڕێگاکانی خەبات زۆرن، بەڵام گرنگە کورد پێکەوە بین. ئەمە بە پلەی یەکەم. دوو ئەی بەرچاوی خۆمان لەوە ڕوونکەین ئەم نەتەوە سەردەستە دەوڵەتە داگیرکەرانەی ناوچەکە هیچ کامێکیان ڕوئایەکی ڕوون و ڕاشکاویان نییە بۆ چارەسەری پرسی ئێمە بە پێچەوانەوە هیچ کامیان دەستبەرداری ئەوە نەبوون کە هێشتا لە پرۆسەی جینۆسایدکردن و سڕینەوەی کورد 10 ساڵ بگرن. جا ئیتر قۆناغێک دێتە پێش کەمتر ئەمە ڕەنگەداتەوە یا قۆناغێک دێتە پێش تارایەکی تری بەسەرادەن یا ئەم پرۆسەیە بۆ شێوەی کاتی ڕائەگرن، بەڵام استراتیژی یەک کام لەم دەوڵەتانە نەگۆڕاوە. دەبێت کوردم حقەتە تێبگا، بەس خەتەری گەورە لێرەیە چیە کاغڕانکۆ ئێمە یعنی دەبێت دان بە غەڵەتی خۆمان نابنین. کورد زۆر خراپ دابەش بووینەتە سەر ئەم جەبهە ناکۆکانی ناوچەکەیە. بەشێکمان سەر بە بەرەی مقاومەین، بەشێکمان لەگەڵ بەرەی تورکیان، بەشێکمان خەوت لەسەر ئەمریکا بنیادنین، بەشێکمان دژی هەموو ئەم هاوچێشانی ناوچەکەین و پێمان وایە خۆمان دەبێت پێگەمان لەمە بەهێزتر بێت. یعنی ئەمانە بە نەتیجە ئەم پەرتەوازەیە ئەگەر واژ نەکە بەریەکمان بخایان نەمان کاتە ئامرازی دەستی ئەم تەرەفە جیاجیا و جەمسەرە جیاوازانە بەریەکەوین لانی کەم خۆ توانە و پێگەی کورد لاوازەکە لە بەرامبەر و پێشاتەنەی دێنەبێت. گرنگە کورد دەبێت هەست بە مەسئولیت بکە بەڕاستی. دۆخێک هاتوۆتە پێش هەم کۆمەڵە دەرفەتی تایە و هەم مەترسی ێجگار گەورەشی لە پێشە بۆ ئێمە. یعنی حقیقەتێک هەیە دەبێت بیزانین بەوە کوتم ئەم دەوڵەتانەیەکیان حەز بە پێگەی کورد و بە سەرکەوتنی کورد و بە باڵاکردنی کورد لە هیچ شوێنێکی دنیاە ناکەن. لەبەرەوە گەر ئێستا بۆ نمونە ئەم دۆخەی هاتوۆتە پێش لە سووریا هەموو یارمەتی دەربین لەوەی ببێتە بناغی شتێک بۆ کورد، ئەمە دەبێتە قووەت و توانا بۆ ئێمەش لە باشوور و بۆ پارچەکانی دیکەی کوردستان وە بە پێچەوانەشەوە. ئەگەر ئەمە ببێتە دەستپێکی مەترسیەکی تر پێگە و توانا و بوونی ئێمەش لاوازەکە هەم لە هەرێم هەم لە بەشەکانی دیکەی کوردستان. لەبەرەوە دەبێت هەموو پارچەکانی کوردستانیش بەم ڕوحیتە بیر لەم باشەشێ بکەنەوە پێویستە وەکو کورد یعنی بیرێک لەوە بکەینەوە ئێمە نەتەوەیەکین لە بەردەم کۆمەڵێک دڕندەی ناوچەکەیان کە هەموو دەمی لێدا بچڕەوین وەکو کورد ئێمەیان قوبڵ نیە. ئیتر من بۆ خۆم ئایدۆلۆژیای فکری هەڵەبژێرم، سیاسی هەڵەبژێرم، دین هەڵەبژێرم، هەرچی پەرچەمێکم ئاڵانوتە خۆما ئەو ئەزانەیە لە جەوهەرا من کوردم بڕوا بکە دەسەڵاتیان هەبێ ئەو تەحریر شامە ڕۆژێک دێ ئەو گروپە 3000 چەکدارە کوردی ناو تەحریر شامیش وەکو پەکەکە تەماشاکە. بەڵام ئێستا ڕەنگە جارێ پێویستی پێیان و ئەوێ بۆ نمونە بە پاساوی ئەوە کوردیش برای ئێمن کاڵە کورد برای ئێمن یخۆ مەبەستی لە پێدە نییە، مەبەستی لە هێزەکانی سووریای دیموکرات نیە، مەبەستی لەو گروپانەیە کە لای خۆیان یا لە باشترین حاڵەتە بۆ ئەو مەبەستی گروپانەیە کە لە تورکیا نزیکە. باشە کاگەرم ئەو چەند خولەکەی ماومانە پێم خۆشە باس لەوە کرد کە چارەنووسمان یەک چارەنووسە لە باشوور بێ لە ڕۆژاوا بێ. ئێمە لە باشووری کوردستان بەو پێیکی ئازمونێکی حکومڕانیمان هەیە و 30 ساڵ زیاترە حکومڕانی دەکەین پەرلەمان و حکومەتداری و لاقات و پشتیوانی نێودەوڵەتی و ئەوە هەیە، یعنی هەرێمێکی زەمانەت کراوە بەپێی دەستوری عێراق. دەتوانین چی بکەین بۆ پارچەکانی دیکان؟ لە چاودێران دەڵێن باشووری کوردستان لانی کەم ئەگەر هەر دەزوەردانەکە بەخێر بیکە، لانی کەم ئەگەر ناتوانێوەش بکە نیکە لەم دوورۆ تەماشاکار بێ لە بریەوەی کە هەندێک کێز و کەسایەتی و گروپی
دروستکرا و بجوڵێنێ باشووری کوردستان لەو دۆخەیە کە بتوانێت یارمەتی ڕۆژ ئاوا بدا خۆی زانی خۆی کورد بە شێوەیەکی گشتی لاوازە کورد یعنی وەکو کارکتەر لە ناوچەکەیە کارکتەرێکی لاوازی هەرێمی کوردستانیش ئێستا یعنی خۆی کۆمەڵی کێشە و قەیرانی سیاسی و ئابووری هەیە کە ئەوەی تر پێگەی هەرێمی کوردستان و پێگەی کوردی لاواز کردووە اینجا ئەو خلافە وڵەش لە ناو ماڵی کوردیا هەیە لە باشووری کوردستان من پێم وانە هیچی ئاوی ئەو کاتە ئاشی ئەوەی کە بە ڕێگایکی دروست یارمەتی دەربین یا توانە وزە ببەخشینە ڕۆژاوای کوردستانی بەڵام لانی کەم یعنی ئەگەر ناتوانین چاکبین هیوادارم کەسیان خراپ نەبن هیوادارم بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وایە هێشتا کورد بەشی ئەوە لە کارکتەرە سیاسیەکان و لە هێزە سیاسیەکان دەتوانن یانی ڕۆڵی باش بجێڕن چ بە دروستکردنی دەور و کاریگەری لەسەر وڵاتانی تر و میدیایەکی گەورە و زەبەلاح لە کوردستانە هەیە ئەم میدیایش دەتوانێت یعنی یارمەتی دەربێ بەڕای من بۆ یعنی وروژاندنی هەندێک پرسی گرنگ و بۆ وروژاندنی ڕای گشتی کۆمەلگای نێودەوڵەتیش چکە بیرمان نەچێت ئەم دەوڵەتانی ئەوروپا سەرباریەوەی کە لە پشتی حکومڕانەکان و هەمیشە دەستگای هەواڵگرەکانیان زۆرتر استراتیژی دەوڵەت بەڕێوابن وەک ئەوی لە ئینتیخاب خەڵکێک دێتە سەر حکوم بەڵام بە نەتیجە لەبەرەوەی هێشتا پرۆسی دیموکراسی لە وڵاتانە هەیە مهتەمن بەوەی کە ڕای گشتی وڵاتەکانیان چی ئەڵێن یان ڕای گشتی وڵاتەکانیان چەند تێیدی سیاسەتی دەوڵەتەکانیانەکەن لەبەرەوە باوەڕم وایە میدیاش دەتوانێت ڕۆڵێکی گەورە ببینێتەوەی ڕای گشتی وڵاتانی دنیا بە تایبەتیش لە دوای شەڕی داعشەوە بە جۆرێ لە جۆرەکان کورد وێنایەکی جوانی هەیە لە چاوی ئەوروپا خەڵک یعنی تعاتوفێکی باشی بۆ کورد هەیە یعنی زوو ئەمە بوو ڕژێنرێ کە ئێستا ئەو گروپانەی کە یارمەتی دەری داعش بوون یا ئەو دەوڵەتانەی کە یارمەتی دەر و تەمویلی مالی و چەکی داعشیانە کرد کە ئێستا خەریکە جاریشکە بە ناوی تر و لەژێر گروپ و پەرچەمی جیاوازە دەیانەوێت کورد جینۆساید بکەنەوە تەسەورەکەم یعنی بتوانرێت گوشاری باش دروست کرێت لە ناو کۆمەلگاکانی ئەوروپی بۆی سیاسەکانیان سیاسەتی باشتر بکەن ئێستا هەر نا ئەم لێدوانەی دوێنەی وەزیری دەرەوەی ئەڵمانیا باش تەرجەمە بکرێ باوەڕم وایە لە ناوخۆی ئەڵمانیا بای ئەو گوشار دروستە بێ کە ئەڵمانیا دەبێت تەراجع لەو قسەی بکات چکە هیچ لۆژیکێک لەوەیان نییە هێزێک کە ئێستاش پارێزەری ئازادی و دیموکراسیە لە ناوچەکەی لە سووریا هێزێک کە ئێستاش دەیان هەزار چەکداری داعش لەژێر دەستی ئەوایە و بە دیلی لای ئەو لە زیندانەکانی ئەوان کە ئەو نەبێ بەیانی بەرە بن و ئەبنەوە گروپی تیرۆریستی تر و تاوانی گەورەتر لە سووریا و لەوێشەوە بۆ وڵاتانی ئەوروپا تەحویلەکەن یعنی ئەمە تەرجەمە بکرێ بە باشی من پێم وایە کاریگەری ئەوەی دەبێت کە دەبێت ئەڵمانیا بەپەلە بە سیاسەتی خۆیان بچێتەوە ئەوەی بیر لەوە بکرێتەوە ئەم گروپانە بەهێز بکرێن کە دیوار و لەمپەرێک بوون لە بەردەم گواستنەوەی تیرۆر ئێستا داوا بکەم دیوارش بڕۆ باشە کاگەر دو پرسیاریشمە لەسەر پەیوەندیەکانی کێتی پارتیە لە باشووری کوردستان ئێستا دۆخدۆخیەوەیە کە ئەمان بە بڵێن زۆر پەلیان نەبێ لە پێکێنانی حکوومەتی هەرێم کابینەی دێم ئێستا دۆخی ئەوەیە گەل لە من بپرسی نەخێر دۆخی ئەوە بوو کە کورد هەموو حیزبەکان ئێستا ئەبوو بە پەلە بەرەیەکی سیاسی دروستکەن و هەمویان بیر لەوە بکەنەوە بە چ میکانیزمێک بتوانن بە دوای دەستکەوتی باشتر بۆ گەلی کوردستانە بگەڕێن بەڵام مشکلەیەکێکە ڕانکۆویشەوەیە حیزبەکان بە دوای دەستکەوتی حیزبەکانی خۆیانەوە نەک دەستکەوتی میلەتەکە لەبەرەوە واردە طبیعیە لەکوێ دەستکەوتی حیزبەکەی خۆیان بە باش بزانن بیر لەوە دەکەنەوە وە بیرشمان نەچێت وەکوتم سەرەداش کورد خراپ دابش بووە ئێستاش ململانەکە لە ئاستی هەرێمایەتی قوڵترە لە ناوچەکەی ئێمە تەداعیاتی ئەم سراع و ململانێشەوە تا بۆ جۆرە ڕەنگیداوەتەوە کە لە هەرێمی کوردستانی بەڕێز عارف قوربانی نووسەر و چاودێری سیاسی سپاس دەکەم سواز بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ سپاس کە لە ئەڵمانیاوە لەگەڵمان بووی زۆر سپاس خۆشەویستان بەردەوامین پشوێکی کورد وەرەگرین و دێنەوە خزمەتتان